سڵاو ئازیزان، ئەشکەوتی شانەدەر لە ئێستاە بۆتە جێگە بایەخی هەموو جیهان. ئەو ئەشکەوتە کە ئێسک و پرووسچی مرۆڤی نێندرتاڵی تیا دۆزرایەوە کە تەمەنی 75,000 ساڵە. ئەوەی لەم جارە جیاوازە لە جارەکانی تر ئەوەیە کە شکڵی ئەم مرۆڤە لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە بە سێڕەهەندە دروست کرایەوە. ئەمەش قسەی زۆری بە دوای خۆی داهێنا، چ لە ڕووی زانستی چ لە ڕووی ئاینیەوە. ئێمە لەم ئەڵقەیە ئەپرسین ئایا دۆزینەوەی ئەم پەیکەرە ئێسکە چ دەورێکی ئەبێ لە پێشخستنی زانست و لە نەزرەی مرۆڤایەتی بۆ مرۆڤ خۆی، لە ڕووی دینیەوە چ کاریگەریەکی ئەبێ و لە ڕووی کوردستان و گەلی کوردستانەوە چ دەورێکی ئەبێ. میوانی ئەم ئەڵقەیەم زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سیروان حەسەن، مامۆستای زانکۆ و پسپۆر لە بواری بایۆلۆژیدا دەبێت کە لەم بارەوە گفتوگۆ دەکەین. بینەرمان بن. سڵاو دکتۆر. زۆر سپاس بۆ میوانداریتان. ئەشکەوتی شانەدەر دەمێک ساڵە لەم بارەوە مرۆڤی تێدا دۆزراوەتەوە کە چی لەم جارەیە زۆر بووە جێبایەخی جیهان و قسەی زۆری لەسەر کرا. هۆکاری ئەمە چییە؟ بەڵێ، شکەوتی شانەدەر شکەوتێکە کەوێتە زنجیرە چیای برادۆست لای مێرگە سوور. ئەوە شکەوتە تەمەنی جیۆلۆجیەکەی دوور و درێژە زۆرە. لە سەردەمانی پێشووتان مرۆڤ شتیا ژیاوە، ئەوە ئێستا نمونیان دۆزیوتە کە مرۆڤی نیاندرتاڵ ڕەنگە پێشووتریش ئەگەر گەڕان بە دوایە بکرێت جۆری تر بدۆزرێتەوە یان هەمان جۆر بەڵام مێژۆکەی کۆنتر بێ. ئەو ئەشکەوتە لە سەرەتای پەنجاکانەوە ساڵی 1950 بۆ 61 زانایەکی بواری جیۆلۆژی ئەنترۆپۆلۆژی سۆلیکی ڕالف سۆلیکی لە زانکۆی کۆلۆمبیاوە تیمێکی هێنا لە ساڵ 2019 هەر مرد خۆشییانی کە لەگەڵ دۆزینەوەی ئەم ئێسکە پێکەرە نوێیە ئەویش وەفاتی کرد. ئەو زانایە چەند جارێک کات لەگەڵ تیمەکەیە ژمارەی 10 کەس ئێسکە پەیکەر و کاسە سەری 10 کەسیان دۆزیەوە منداڵیشیان تیا بوو. بەڵام ئەو سەردەمانە بەهۆی نەبوونی تەکنەلۆژیا و سۆشیال میدیا و ڕاگەاندنێکی بەهێز وەکو ئێستا نەکرا تەنها لە شوێنە زانستێکانە باسەکرات، لە کۆنفرانسەکان لە سمینارەکانە لە وتاری گۆڤارە زانستێکانە ناوەبرا. بەڵام لە ساڵی 2010 ئەم پەیکەرە ئێسکەکە دۆزرایەوە لە زانکۆی کامبریجی بریتانی لەگەڵ چەند زانکۆیەکی ترا ماوەی 5-6 ساڵێک خەریک بوون، نزیکەی 200 پارچە ئێسکی کە لەی سەریان دۆزیوەتەوە. ئێسکەکان ڕووشاون ینی خەریک بوون لەو شوێنەیە هەمووی 200 یان وردە، بەڵام لەگەڵەوەش هەمووی نییە، ینی کاسەی سەرەکە داشکاوە تەنێک بە سەریا کەوتووە بەردێکی کەورە دیارە، بەڵام توانیویانە هەمووی هەڵگرنەوە بەشێک شێگە تەماشای لای ڕاستی بکەی هەر ئێسکەکەی پێوەنیە توانیویانە پەیکەرەکە بەیەکەوە بنێنەوە لە ڕێگەی سیلیکۆن و تەکنەلۆژیانەوە. زۆر باشە. دواتر لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە توانیویان ئەو شێوازەی بۆ دروستکەن کە ڕەنگە لە خۆی بچێ شەرت نییە لە خۆی بچێشکە 75,000 ساڵ پێش ئێستاتەوە ئەمەیە گرنگی داوە بۆی کە بەڵێ ئەمەیە ئەم تەکنەلۆژیا تازە و ئەم ئەعلانە تازەی کە بۆی کراوە ئەوە گۆڕانکاری دروست کردەوە. زۆر باشە دکتۆر، ئەمە تەمەنی 75,000 ساڵە. ئەی ئەسڵ خۆی لە ڕووی زانستی و سەرەتاکانی مرۆڤ بۆ کێگەڕێتەوە، یعنی با بڵێن ئەم مرۆڤە عاقڵە دوو پێی کە ئێستا هەیە بەم هۆمۆسای بیان یاخود تەمەنی مرۆڤ لە ڕووی زانستیەوە چێتە چوارچێوەی پرۆسەی پەرەسەندنەوە ئەوەی کە باسی لێوە کرێت. لە 20 بۆ 22 میلیۆن ساڵ پێش ئێستا مرۆڤ یەکێک بۆ لە سەر بە خێزانی پرایمیت سەرەکیەکانی پێوتری ئەڕئیسیات کە 4 جینەسی تر لە خۆگرێت. مرۆڤێکێکە لەو 8 جۆرانەی کە لەو جینەسانن. مرۆڤ تەنها نییە ینی سەرەتاکانی واتە سەلەفێکی تری هەیە، ڕەچەڵێکێکی تر. مرۆڤ لە ڕەچەڵێکی ترەوە هاتووە بۆ بە مرۆڤ. ئەو سەردەمە پیان ئەوترات لە مرۆڤ چووەکان،
أشباه الإنسان ئێستاوان ناونراوەیان نا پێش نانە پێشووتر لە مرۆڤ وەکو ئێستا نەئەچوون گۆڕانکاریەکی تیابوو لە ڕووی بۆ ماوەی و پەیکەری لەشەوە بۆیە پیان وترا لە مرۆڤ چووەکان بەڵام هۆمۆ کەڵین مرۆڤ تەمەنی مرۆڤ 2.33 واتە 2,330,000 ساڵ پێش ئێستا شێوەی ئێستای ئێمە پێوتێ مرۆڤ پێشووتر پیانەوە چونکە ئێستا پێش مرۆڤ 4 ملیۆن و نیو ساڵ پێش ئێستا ئۆسترالیپیثیکۆسی پێوتێت واتە مرۆڤی جنوبی ئەفریقیا لەوێ ژیاون لە مرۆڤ ئەچوون مرۆڤی تەواو نەبوون ئەوان سەلەفی مرۆڤن واتە ڕەچەڵێکی مرۆڤ لەوانەوە باش بەڕێزت لێرە نێندەرتاڵیش لەگەڵ ئەم شێوەی ئێستا مرۆڤ حساب بەڵێ مرۆڤ لەو دوای 2,330,000 ساڵە تا ئێستا زیاد لە 18 بۆ 20 جۆری مرۆڤ دروست بووە بەهۆی گۆڕانکاری نێوان پەیکەری لەشەوە لە ڕووی ئەنەتۆمیەوە واتە توێکارزانیەوە گۆڕانکاریەکان بە ئاشکرا دیارن سەرەتا یەکەمیان پێش 2.3 ملیۆن ساڵ بۆ ناوی هاڵیدی بووە دواتر ئێرگاستەر هەبووە ئێرگاستەر بووە ڕەچەڵک بۆ لە هەموو ئەمانەیە بەڵگەی زانستی هەیە بەو شێوازە زیاد مرۆڤ پێشتر هەبوو بێ و بەو شێوەیە پەرسەند بێ ئێسک و پرووسک و پەیکەرە ئێسک و کەلەی سەر و کاسەی سەر لە زیاتر لە 6 بۆ 7,000 مووقعی جوغرافیە لە عالەمە دۆزراوەتەوە لە ئاسیا لە ئەوروپا لە ئەمریکا لە ئەفریقا هەمووشی جیاوازە هەمووشی کە کۆیەکەنەوە دراسی وردی بۆ ئەکەن لە ڕووی جنێتیکەوە بۆ ماوەیە لە ڕووی توێکارزانیەوە واتە بەراوردکردنی پەیکەرەکان لە ڕووی پێکاتنەوە لە ڕووی بەرزی و نزمی و پێکاتی ئێسکانەکان سەرڕای جیاوازی نێوان شێوەی دەموچاو کەلەی سەر کاسەی سەر گەورەی و بچووکی بەشەکانی پەیکەرە ئێسک لە مرۆڤ جیاوازەکانە وەشتوانن تەمەنی دیاریکەن بەهۆی ئەو توخمە تیشکدارانی کە تایەتی بۆ تەمەند دیاریکردنە دقیقە لە ساڵ و 2 ساڵ نییە نانە لە سەتایەک کەمترە ینی تۆ بۆ نموناگەر بڵێ 10,000 ساڵ ڕەنگە 9,000 با بڵێن لە سەتا خوارێکیشە سەبەبەکەی گەڕێتەوە بۆی ئەو مادە تیشکدەرانە تەمەنی دیاریکراویان هەیە لە لەشی مرۆڤ بۆ نمونە کاربۆنی ئایزۆتۆپی 4 پێوتێت تەمەنی نیوەی تەمەنی 5,700 ساڵە کە تو ئێسکەکە دەرەکەیت مادەکە تەماشاکەیت تەمەنی ئەو کاربۆنی تایەتی ئەگوەڕێ بۆ نایترۆژین بۆ کاتە بەتوانی بە ئاسانی تەمەنەکەی دیاریکەی بەڵام لەگەڵ هەڵەیەکی بچوو ئەمە لە ڕووی زانستی و تەکنیکی حسابکردنی تەمەنی گیانلەبەر و ئەو زیندەوەرانە سەرجە زۆر باشە دکتۆر ئێستا بابینە سەر مرۆڤی نێندەرتاڵ کە ئەمەی ئێستا دۆزراوەتەوە ئەمە ئەم پرسیارانە بەم شێوەیە بکەم یەکەم مرۆڤی نێندەرتاڵ چۆن تعریف بکەین خۆی چییە دووەم با بڵین تەمەنی چەنە سێهم کەی لە ناوچوون و چۆن لە ناوچوونیانی ئەمە ئەکرامی یەک پرسیار بێت نیاندرتال ناوەکەی دیارە نیاندەر تالیانی دێ نیاندەر دێی نیاندەر لەکوێیە لە ئەڵمانیایە لە ناوچەی دسڵدۆرف کەواتە ناوەکە مرۆڤی دێی نیاندەر مرۆڤی نیاندەرتال واتە مرۆڤی دێی نیاندەر لە ناوچەی دسڵدۆرفی ئەڵمانیایە لەو شوێنە دۆزراوەتەوە نیاندرتال خۆی ئەگەڕێتەوە بە سەرچاوی با بڵێن ڕەچەڵک ئەگەڕێتەوە بۆ جۆرێکی تر پێوتری ئێڕێکتەس ماوەی تەمەنی 450,000 ساڵ بە تەقریبی تاوەکو 39,000 ساڵ پێش ئێستاوە تا نزیکەی 400 بۆ 410,000 ساڵ لە سروشتا ماوەتەوە لەگەڵ هۆمۆسایبیان مرۆڤی ئێستا باسیەوە شک بەیەکەوە ژیاون ئێستا ئەو 410 ساڵە کە ژیاوە ماوە لە سروشتا پێش 39 بۆ 40,000 ساڵ ئینقرازی کردووە هۆکارەکانیشی ناتوانرێت تحدید بکرێت کۆمەڵی هۆکاری ڕەنگە سەر بۆ لە ناوچوون مرۆڤ پێش 40 بۆ 45,000 ساڵ مرۆڤی زیرەک هجرەی کردووە کۆچی کردووە لە ئەفریقیاوە بۆ شوێنەکانی تر خۆی 100,000 ساڵە بەڵام بۆ ئەو ناوچانی کە نیاندرتالی تایە نزیکە 45,000 ساڵ بەس وەکو بینیمان نیاندرتال لێرەش هەیە لە کوردستان بڵێن مرۆڤی زیرەک ئاوە بە درەنگ هاتوونەتە ئێرەش مرۆڤی زیرەک تەمەنی 160,000 ساڵە بەڵام نیاندرتال پێشووتر بۆ 450,000 ساڵ تا 40,000 واتە 400,000 ساڵ ئەو مدەیە کە ژیاوەتیا مرۆڤی زیرەک کاتێک کۆچی کردووە بەرەو شوێنەکانی تر 45,000 ساڵ گەشتووەتە ئەو ناوچوانی نیاندرتالی تایە تقریبن لە نێوان 2 بۆ 5,000 ساڵ بەیەکەوە هاو کات بوونە هاو تەمەن بوونە با بڵێن هاو سەردەم بوونە
واتە 3000 ساڵ تێکەڵیەکە بووە بەڵام نەک لە هەموو شوێنەکانە لەو شوێنانەی کە یەک بە یەک گەیشتن تەبەن تەزاوجیش ڕوویداوە جوود بوون ڕوویداوە تێکەڵ بوون ڕوویداوە بەڵام ئەوەنە لە شێوە لێک نزیک بوون کە تەزاوج و بەیەک بخۆن لەبەرەوە هەر هۆمۆیە هەر نەفسی توخمە بەڵام جاکارێکیان ئێمە کە ناوی ئەنین بەهۆی چەند گۆڕانکاری ئێستا شامپانزی هۆمۆنیە نا شامپانزی هۆمۆنی دیە لە پابلین لە مرۆڤ چووەکانە فەسیلەیەکی تر لەو فترە زەمەنی کە پێکەوە بوون تەزاوج ڕووداوە ئێستا ئەبێتە هۆی ئەوەی بۆیە ئەبینی کە ڕێژەیەک لە بۆ ماوەی یان با بڵێن جینێتێک لە ڕووی بۆ ماوەیەوە بەشێکی کەم 3 تا 4 لە سەتی بۆ ماوەی نیاندرتال ماوەتەوە لە هەندێک لەو کەسانی کە هەڵیانگرتووە بە تایبەتی لە وڵاتیانی ئەوروپایە. نیاندرتال لە کوێ ژیاوە زیاتر زۆربەی وڵاتانی ئەوروپا لە ئەسپانیاوە بگرێت تاوەکو سکندنافیا پێوترێت ئۆراسیا بەشێکی کەمی لە ئاسیا بووە تقریبان لە 150 بیسی هاتووە بە نیاندرتال بە شانەدەری خۆمان باکووری کوردستان بەرەو دیوە ئێران چووە لەوێ شۆ بەرەو لوبنان و سووریا. دکتۆر لێرە ئەم قسەی بەڕێزت پرسیارێکم بیرێنێتەوە کەواتە نیاندرتال لەگەڵ هۆمۆسایبیان مرۆڤی ئاسایی تەزاوجیان کردووە کەواتە کۆمەڵە کشتیان لێ کچووە ئەمەی ئێستاش دۆزراوەتەوە وا دەرەکەوێت کە ناژرا بێت و جۆرێ سروتی دینیشی بۆ کرابێت یاخود با بڵین سروشتی سروتی ناشتن ئایا ئەمە پێمان ناڵێت کە نیاندرتال جۆرێک لە با بڵین کللتوریان هەبووە یاخود جۆرێک لە دینیان هەبووە دابوونەریتیان هەبووە یعنی کەواتە جۆرێک لە عاقلیەتیان هەبووە ناخۆتەوە پێشووتر لە ڕووی مێژوویەوە کە تەماشای پەیکەرە ئێسکی نیاندرتال کراوە لەبەر ئەستوری پەیکەرە لە شوکەلەی سەری وا تێگەێنراوە خەڵکییان وا بڵاوبووەتەوە کە مرۆڤێکی دڕندەیە یان گیاندارێکی دڕندەی بێسۆزە بەهۆی پەیکەری لەشەوە بەڵام دواتر کە ئەم جۆرەشتانیان دۆزیوەتەوە لە ئەشکەوتەکان نەک تەنها لە ئەشکەوتی شانەدەر دەرکەوتووە کە دوای دراسە و تەحلیلێکی ورد دەرکەوتووە ئەمە سلوکیاتی تایبەتی خۆیان هەیە خەڵک ئەتوانێت چاودێری پیرەکانیان بکەن چاودێری کەسی بریندار بکەن ئەو ئێسکانەی کە شکاوە دۆزراوەتەوە چۆن چارەسەر کراوە چۆن چاودێریان کردووە خەڵکانێکی تیاوە لایەکی لە دەموچای ڕۆشتە و چاوی نەیبینیوە لەگەڵەوە شاتەمەنی کردووە کەواتە چاودێری کراوە مردووەکانیشیان بە شێوازێک ناشتووە کە دیارە تەنها بۆ شاردنەوە نییە شوێنێکی تایبەتیان بۆ کردووە ئەو شوێنە تەنها بۆ ئەوەی وەکو ڕێزێک ئەمجا دواتر دەنکە هەڵاڵیان دۆزیێتەوە این چەند جۆرە گوڵێک لەو ناوچەیە کە گۆڕێکی ئەمان لە هۆمۆسایبیان لە ئێمە و وەرگرت بێت لەو 4-5 ساڵەیە بابڵی یا و پێش ناخنەمە 75 ساڵە کۆنترە پێشەوە بەڵام ئەمە تەحلیلێکە بەڵام تەحلیلی بەرامبەر چییە؟ تەحلیلی بەرامبەر ئەڵێ بۆ نمونە مردووەکانیان مردووە ئەمان بۆ ئەوەی تووشی کێشە نەبن تووشی نەخۆشی نەبن تووشی بۆگەنی کە لەشی مرۆڤەکە بۆگە نەبێت دوای مردن شاردویانەتەوە ئەمجا ئەڵێن ئەو دەنکە هەڵاڵانیان گوڵانە ڕەنگە جۆرێک لە قرتێنەرەکان گیان لەبەر هێنابێتی یان ئەوە باڵندە هێنابێتی لەو شوێنانە دۆزرابێتەوە یان ئەمە جۆرێکی جەدەلی لەسرە بەڵام بەرامبەر ئەوەی کە ئێسکەکان ساڕێژ بوونەتەوە و بایەخیان داوە بە کەسی بە تەمەن و کەسێک سەر و چاوی هەموو شکابێ و ژیانێکی دواتر ژیانێکی زۆری بردبێتە سەرواتە چاودێری کراوە ئەمە بەڵگەیە بەوەی ژیانێکی کۆمەڵایەتی خێزانیان هەبووە تا ڕادەیەک چاودێری و بایەخدان بە یەکتر بۆ ئەوەی یەکتری پارێزن وا بزانێکێک لە پرۆفیسۆرەکان ئەڵێ ئەو کاتە مرۆڤ گەیشتە شارستانێت کە مەسەن ئێسقانێکی چاکراوە لە شکاوی ئەدۆزرێتەوە ئەمە ئەگەر بەمە سەر ئەماتەن فیزیکەی ناگەین ئەوەی کە نیاندرتال خۆشی ئینسانێکی خاوەن یعنی دابوونەریتێکی معقول بووە مرۆڤی نیاندرتال یعنی جۆرێکە لە جۆرەکانی مرۆڤ بە درێژایی قۆناغەکانی گەشە سندنیان بێگومان خبریان وەرگتووە لە چۆنێتی هەڵسوکەوت چۆنێتی ژیان پێکەوە بۆی بتوانن خۆیان بپارێزن زۆرترین کات لە سروشتا بمێنەوە دابینکردنی خۆراک لە ئاژەڵی دڕندە خۆیان دوور بخەنەوە لەو شوێنانە بمێنەوە کە زیاتر پارێزراوە ئەمانە بە خبرانی بە ساڵ و 2 ساڵمان نایە دکتۆر لێرێکش پرسیارم هەیەتە خەیاڵ نیاندرتال هەر گۆشت خۆر بوون یاخود زراعەتیان کردووە مرۆڤ هەر لە سەرەتا توانێتی هەردووکیان بخوات
ما بس نێندرتال ئەگەر زراعەتی کردبی ینی حەزارەتی زراعەتی نەکردووە بەڵام لە کشتتوال ئەو بەرو بوومانەی خواردۆ کە بەردەستی کەوتووە ئەوش بە تەجربە بەڵێ ئەوەی کە دەستی کەوتو زانێتی زەرری نیە چکە فێرە بێ ئینسان هەتا ئاژەڵیش فێرە بێ کە شتێک جارێ خواردت ئەزیەتی دایە کوشتنی تیابوو مردنی تیابوو دوورەکەویتەوە لێ گۆشتیش گۆشتی خواردووە. دکتۆر وەک ئەزانین زۆر جار وتومانە یا ئەو وتراوە بە تایبەت ئەوانەی کە لە ڕەهەندی دینیەوە قساکن کە پەرەسەندن تەنیا تیۆریەکە و بە درۆ خراوەتەوە. ئەم دۆزینەوەی ئەم مرۆڤای نێندرتال چەند با بڵێن مەسەلەی پەرەسەندن بەرەو پێشە بە یاخود میستاقێت ئەهات بەم نەزەریەیە. بەڵێ پرۆسی پەرەسەندن لەگەڵ دروستبوون و سەرهەڵدانی هەموو زیندەوەران مرۆڤ ناگرین ئەمە بۆ ئینسان فۆکەسی خستوەتە سەر ینی پەرەسەندن فۆکەسی خۆ سەر مرۆڤ چونکە بەشێکە لەو گیان لەبەرانەیان با بڵێنەوە زیندەوەرانە کە هەموو یەکرێتەوە زیاد لە 8 بۆ 10 میلیۆن جۆر زیندەوەر لەسەر ڕووی زەویا هەیە پێشووتریش 100 میلیارد جۆر هەبوونە ئەوەی کەماوەتەوە لە سروشتا 100 میلیارد بەڵێ ئێستا لە 1999 خۆین تو بزانم نوۆی لە ناو چووە بە پێی لە 100 ماوەتەوە بەڵێ ینی زۆر لە یەک کەمتر لە 100 ماوەتەوە بە حکمیەوەی کە 3.8 میلیارد ساڵ پێش ئێستا تا ئێستا بەهۆی ئەو گۆڕانکاریە کەش و هەوانەی کە لەسەر زەویا ڕوویداوە بەشێکی زۆری زیاد لە 5 کات 5 قۆناغی جیاوازە قڕبوون ڕوویداوە ئینقراز ڕوویداوە ئەوەی کەماوەتەوە ئەم 8 بۆ 10 میلیۆن کەسێ مرۆڤ جۆرێکە لەو هەموو زیندەوەرانەی کە لە سروشتا هەن. پەرەسەندن لەگەڵ دەقە ئاینەکان لەگەڵ دەقە ئەفسانەیە کۆنەکانە دوو ئاراستی جیاوازن دەقە ئەفسانەی و دەقە ئاینەکان زیاتر بۆ ئەوەی گەڕێنەوە کە لە ڕێگەی خالقەوە ئەو زیندەوەرانە هەمووی دروست بوونە و وەکو خۆی هاتوونەتە سروشتەوە و دەستیان بە ژیان کردەوە ڕەنگە گۆڕانکاریەکی سنوورداریان تیا کرابێت بەڵام لە ڕووی زانستیەوە بە ئاراستەیەکی تراباس لە پرۆسی پەرەسەندنەکات کە ڕەچەڵەکی هەموو زیندەوەرانی سەرزەوی لە یەک خانەوە دەست پێکات تاکخانە سەرەتایەکانە پرۆکاریۆتە کە پێش 3.8 میلیارد ساڵە کە پێ ئەوترێت یەکەم ڕەچەڵەکی مشتەرەک بۆ میسەکان لوکای پێوتێ LUCA Last Universal Common Ancestor واتە کۆنترین ڕەچەڵێکی هەموو زیندەوەران لەوێەوە دەست پێکات کە بە پرۆسەیەکی ئەجگار دوور و زۆر ئاڵۆزا بە درێژای ئەو 3.8 میلیارد ساڵە هاتووە زیندەوەری تریە دروست بووانە لە ناوچون و زیندەوەری تر هاتون مرۆڤێکێکە قۆناغەکانی دوای ئەو گەشە سندنەیەەکە ڕوویداوە ئەمە لە چوارچێوەی بۆ چوونی زانستیەوە بە پێ و دراساتانەی کە لەسەری کراوە. زۆر باشە دکتۆر ئەم بڵین نێندرتال لێرە دۆزراوەتەوە لە کوردستان پێت وایە هیچ نزیکایەتی و خزمەتێک لە بینی ڕەچەڵەکی کورد لە ئێستادا لەگەڵ ئەو کاتەیە نێندرتال هەبێت یا ئەمێسا باسمان کرد ئەڵێن ئەمە نیاندرتالە مرۆڤ کورد مرۆڤی زیرەکە باش ساپێنە کەواتە ئەسڵن لە ڕەچەڵەکە بەیەک ناگەین وەسڵن ئەوانیش 75,000 ساڵ پێش ینی لە ڕێی تەزاوجەوە مەسەلە نا تەزاوجیش دوای چی ڕوویداوە لە 45,000 ساڵ پێش ئێستا نەک 75,000 ساڵ بەڵام خۆی نیاندرتال پێشووتر لە ناوچەی کوردستانە ژیاوە ڕەنگە تەنها تۆ لە ڕووی نیشتیمانیەوە لە ڕووی خاکەوە بتوانی باس لەوە بکەی کە بڵێ خاکی ئێمە نیشتیمانی ئێمە سەردەمانێک ژیانی تیابەوە لە زۆر شوێنی تری دنیا ژیان نەبووە تەنها توانی لەو ڕۆگینا لە ڕووی ئەسڵن باسی نەتەوایەتی و زمان بکەی تازەن لە چاو دروستبوون و دەست سەرەڵدانی مرۆڤ لە شوێنە جیاوازەکان باسی 75,000 ساڵتە ئەو هەر زمانیان نەبووە زمانیش زیاتر ئیشارات بووە بەڵام زمانی ئێستا باسی نەتەوەی کوردەکەن ئەتوانی باسی 7,000 ساڵ 8,000 ساڵ پێشووتریش تاوەسەر لەبەرەوەی سجلێکمان نییە پێش 8,000 ساڵ تۆماری کردوێ کە زمانی ئەو کاتە چی بۆ ناوەکان چی بوو ئەوەی کە باسەکرێن مێژووە لە دوای 5,200 ساڵاتە لەو ماوەکەمەی کە مرۆڤ توانیوێت و مێژوو تۆمار بکە و دەرکەوتووە ئەمانە چنەتەوەیکن چی زمانێکن لە شوێنێکی جوغرافیا ژیاون یعنی پەیوەندی وەکو مەبەستمێکشتە بۆ نمونە ئێستا لە DNA کەسێکی کووردە هیچ با بڵێن ڕەگەزێکی نێندەرتاڵیتیان نیە بەو شێوەیە کە ئەبێ بچی بگەڕێ بۆ چونکە نازانیت ئەو تاقی نەکراوەتەوە بڵێ ئەختۆک و کورد ناڵێم چکە مرۆڤ کاتۆ کۆچی کردووە لە کۆچکردنی بەردەوامە بووە ئەگەر بێت و تۆ کەسێک دۆزیتەوە ئەوەی کە هەجینێک بووە با بڵێن کە تێکەڵەیە
ئەگەر ئەم کەسە لێرە تۆ تێستی بۆکەی باڕەچەڵک بگەڕێتەوە ڕەنگە بەشێکی کەم لە سەتا دووسیەی DNA-یەکەی بەڵام لە منطقەی کورسانە بەعام زۆر کەمە لە ئەفریقیا کەمە زۆربەی لە وڵاتانی ئەوروپا هەیە بۆ چونکە لەو شوێنانە مرۆڤی زیرەک لەگەڵ مرۆڤی نیاندرتال بە یەک گەیشتون بەیەکەوە ژیاون بەڵێ لە هەندێک وڵاتە بە یەکەوە ژیاون. باشە دکتۆر ئەمە وەکوڵین ئێمەی بێ وڵات و دەربەدەر زۆر دڵمان بەم پەیکەرە خۆش بوو. چ دەورێکی هەیە بۆ ئێمە وەک کوردستان وەک کورد لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی ڕاستی یعنی باوەڕ ناکەم لە ینی مەدەیەکی زۆرەوە هیچ کاتێک کورد ئەوەندە سوودمەند بوو بێ لە ڕووی میدیاوە بەوەی کە کورد بە خەڵکی دەرەوەی کوردستان و بە وڵاتانی جیهان بناسیێنێ و ئاشنا بکە بە ناوی کوردستانەوە. بەڕێزت متابعەت کردو لە میدیای و سۆشیال میدیای جیهانی با بڵین یا مجەلاتی زانستی باسی کوردستانە کرێت؟ بەڵێ باسی کوردستانەکرێ و کۆریەمی کوردستان باسی شانەدەری شەکرێک کە بەشێکە لە کوردستان کە ئەمە ڕەنگە هیچ دەسەڵاتێکی حکوومەتی هەرێم و شوێنەکانی تر لەگەڵ هیچ لایەنێک بتوانێت ئەو بڕەپارەی دابین کا بەوەی کە ڕوبعێک یان یەک لە سەردەی ئەم ڕاگەیاندانە بۆ کوردستان دروست کات کە پێویستی بە دەیان میلیۆن دۆلارە لە کاتێکا وڵاتانی دەوروبەرمان ئەو ڕێگە نادەن کە ناوی کورد و کوردستان تەنانەت لەسەر گوگڵ و لەسەر خەریتەکانی جیهان جێگیر بێت. ئەم حادەسە بەڕاستی بانگەوازێکی زۆر گەورەیە لەو کورد سوودمەند بووە ئەتوانێت ئێستا لە ڕووی گەشت و گوزاریەوە استیقبالی خەڵکا لە دەروی عێراق بێگومان ئەوەش لە داهاتوویەکی نزیکا دەست پێکات ئەتوانی وەکو شوێنەوارێکی جیهانی نیاندرتا سوودی لێوە بگرێت کەواتە کوردستان لە ڕووی ڕاگەاندنەوە کەوتە سەر نەخشەی جیهانی لە ڕووی بە ئاسەوار. دکتۆر لە ڕووی زانستی و دینیەوە جۆرێک لە بڵین بەراوردکاریمان کرد بە سەریعی. من ئەمە هاتە خیاڵم ناکرێت مرۆڤی هۆمۆسایبیان لە ئەفریقا دروست بوو بێتن لە غەیری ئەو تەتەورەت بڵین یا بە تەتەور دروست بوو بێتن یعنی جیاواز بن لە نێندرتاڵ و ئەوانەی پێش خۆیان ئەنجا کۆچان کرد بێ بۆ ئێرە شتێک ئەوە مرۆڤ هەموو مرۆڤ لە ئەفریقاوە سەری هەڵداوە لەی شوێنێکی ترەوە نەبووە ئەوەی کە دۆزراوەتەوە کۆنترین ئێسکە پێکەری مرۆڤ لە هۆمۆ بڵێ لە ئەفریقاوە دەست بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی باشووری ڕۆژهەڵاتی ئەفریقا نزیک کینیا بەرەو ئەسیوبیا لەوێەوە زۆربەی ئێسکە پێکەرەکان دۆزراونەتەوە دەریان خستووە کە تقریبا 1.5 میلیۆن ساڵ پێش ئێستا مرۆڤ سەرەتایەکانی کۆچی کردو بۆ شوێنەکانی تر ئەوانەی کە کۆچیان کردووە جێگرە بن و کۆچی ترەکەن جێگر و کۆن هەر ئەوانە خۆشیان چیان کردووە ڕەچەڵێکی نەوەیان دروست کردو ئەو نەوانانش بوونەوەی دروستکردنی نەوە و نەوە بدوای یەکترێ کۆچکردنەکان چەند قۆناغێکی جاجیاوە واتە بەردەوام لە کۆچ بووە. دوا پرسیارم بە کورتی پێت وایە پەرەسەندن ئێستا زانستێکە هەموو زانایان باوەڕیان پێێتی یاخود لە چوارچەوەی بردۆزایە نامە بردۆز کاتی خۆی داروین چوارچەوەی گریمانە فەرزیان داروین لە ساڵی 1950 پێش 165 ساڵ ئەو بردۆزەی دانا و بردۆزە کاتی خۆی پێوترا بردۆز ئەوش لەبەرەوەی زۆر تاکید نەبوو کۆمەڵی زانیاری خستەوڕۆ و زانیاریانەش 25 ساڵی خایەن دوای گەڕانێکی زۆر لە زۆربەی دورگەکانی ئەمریکایە دوای پرسیارێکی زۆر لە خەڵکی پسپۆرانە گەیشتە ئەو دەرەنجامە بەڵام دواتر زانایانی ترەیە گریگاریۆن هاڵمندڵێ و کۆمەڵێک زانای لەبوو وارانە هاتنە پێشەوە دواتر لە ساڵی 1953 گریکواسن دیێنەیان دۆزیوە ئێستا تەکنۆلۆژیا زۆر پەرەیسەندووە زۆر گەشەی تەتەور هەر بەردەوامە گەشە سندن ئێستا بۆ بە زانست لە بواری بردۆز نەماوە بردۆز بەمانای چیە بردۆز مانای ئەوەیە پرۆسەیەکێک کە تۆڵی بردۆزی پەرەسەندن کەواتە پەرەسەندنەکە تۆ تەفسیری هەنگاوەکانی پەرەسەندنەکەیت کاتی خۆی پێش 165 میلیۆن 165 ساڵ پێش ئێستا ئەو دەرفەتە نەبووە ئەو توانە تەکنۆلۆژیایە نەبووە ئەو زانستە پێش نەکەوتووە بەڵام ئێستا بە درێژای ئەم فترەی پێشووە دارێن لە ڕێی تێبینی و ملاحەزەوە تەفسیری هەموو هەنگاوەکانەکە کە باسی پەرسەندنەکە ئەو کاتە باسی جینات هەر نەبوو نزانی جینات چێ ئێستا جینۆمی نیاندرتال کە باسی یەکەین هینچ لە 1000 ساڵ پێش ئێستا لە ناوچۆ قڕبوونە ئێستا جینۆمی تەواواتان نەخشەی بۆ ماوەی تەواوی نیاندرتال وەزراوەتەوە کەواتە گەشە سندن ئێستا پەرەسەندن با بڵێن گەشتووەتە
قۆناغێکی زانستی تەواو زۆربەی موەسسە ئەکادیمیەکانی جیهان زۆر سپاس ئەیخەنە بواری خوێندنەوە. زۆر سپاس دکتۆر. سەرچاوە. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆمان تا ئەڵلقەیەکی تر و میوانێکی تر و دیدارێکی تر خواتان لەبەر.